بله لگوری دستوری سال 2005 عراقی دویکو دادگه سر بخوبن به تایبتی دادگه بلندا فدرال عراقی کو بناوی فدراله آنکو فدرالیت لهم عراقی ناکو کین دنابر آلیین سیاسی یک آلیب که به تایبتی ناکو کین دنابر هرما کردستان و عراقی یک آلیب که نه ناکو کیان کور بکه و دروست بکه و پرتوازی دروست بکه هر وها هر چه بریاره که در بکت بریاره نوی نلگوری دستورو یا سایبن بشتی سال 2017 حتی روجا افروکیا دادگاه بلندا فدرال عراقی 7 بریار لدجی هرما کردستان درکرنا بریاره هری داوی را گرتنا را دستکرنا بارگهن پارتیا دموکرات کردستان لکرکوکه گود کارنامه محمد شیع سودانی سرک وزیر عراقی هاتیه وان بارگهان را دست بکه و بریاره بویه لدادگه لسر سکالا پارلمانترکی کسکی جه کرکوکه اف بریاره هنی را گرت دروجه که دست کالا هتا پیشکش کردن ده همان روجه ده هتا یک عالی کردن لو ما دخوازم لسروی پرسی زیدت راوستم کرچاوا دکارن خوش بریارن یک لدو یکین لدجی هرما کردستان جدست دادگاه بلندا فدرال بپارێزن ڕێچارە چییە حتا کو زیدەتر ئاڵۆزی دروست نەبن ji hêjaya Arif Rojdî endamê desteya kargeriya civata têkuşerên partî dipirsim mamoste Arif gelek bi xêr hatî serçava spas bûye derfetê bi rastî jî di serdemê kabîna hemiya hikûmeta Herêma Kurdistanê dadgeha Bilinda Federal ev qasî 5 biryaran e li dijî Herêma Kurdistanê û xelkê Herêma Kurdistanê berjewendiyên partiyên siyasî li Herêma Kurdistanê derdike di nava herî diyar Partiya Demokrata Kurdistanê biryara dawiyê bû ku baregihê xwe wernegirît li Kerkûkê hîn çawa dinirxînin û armanc ji van biryarên dadgehê çi ye کێشە توێ چەندێدایە عێراقê حکوومەت حکوم ناکرد دەستهەڵاتداریەک هەیەش دەربەی حکوومەتێ کە هیچ سنوورێکی دەستوری و ڕێککەفتنا ناناست هەتاکو ئەو عەقلیەتە حکومڕان بتن هەم حکوومەت بناودێ حکوومەت بت و هەم ئەv بڕیارێک و هین بەحسەت کرد دێ بەردەوام بن حکوومەت دیف پێوەرت خۆ دێشێتن چارەسەری گرفتار بکرد لێ ئەگەر حکوومەت ڕێگیری لێ هاتەکردن دەسەڵاتدارت پشت پەردێ بێنە ببنە خودم بڕیار ئەس باوەڕکەم هەرێما کوردستانê و عێراقجی دە هەردەم دە چارچوڤەیەکی پەیوەندیەکی شەڵەجاو دامینن لەوما ئەگە ئەم بیر بکەین کە ئەف محکەما ناوێ محکەما ئەتیحادیە ئایا لە دیف دەستوری پێکهاتیە سوال ئەبەیە لە دیب دەستور بێ ئەو محکەمە دەستوری نینە لەو ما دەبێتن ئەو لایەنێت سیاسیەوێت ئەبرک و خەما عێراقی هەین بێنە جەمهەف و ڕێک بکەبن لەسەر ڕاستکردنەوە بێ مەسەلێ چاوەمە محکەمێکی دەستوری هەبتن کە شولێخۆ بزانێت هەندی مەش یاساناسا گولێبی ئەv بڕیارێت محکەما اتحادی و درنج دستوریته نک او دبیجه اف خاله نه دستوریه پیتویا محکمه الدیف داخواز دستوری بیتا بک اینام دو دیر بتش اقلیت دست حالت داریه سه سربخوبت حتی که اف حالت دروز نبید عمل هیویا چندین بریاری دیت وصالی لعراق که خدان حکومتك سیبره و که جناب هوا گوتی کسین لپش پرده بریاری دن اف محکمه فدرالا سربخو دیرج دسته وردان سیاسی ممکنه؟ من وکو آماجه پیدا اگر بیتو خلقك هبت لاین سیاسی هبن که ببین عراق هبت و خزبت خلق عراق بیتا کرن که ابا وکود بیجن التزامك اخلاقیه برانبری وی خلقی ام دشین برفوه آرسته بچین بس حتی که ابا ندیار بن یان جی بن دستگیری بن یان لیدای بن از باورناکم ام بشین و پیگابی پابی باشه جواکان نیف دولتی لسر عراق که دست کرده درست کری ببریار عراق بمینید بوی رنگی هایی نرینه هوا چیه؟ الدف خواندنا ما و ارکت انجمنا آسایش بید یا نتوی یک گرتی بید یا زلهه زابطن از باورناکم افشتا قبیل کری بید لی پرسیارێک تێ پێش ئایا بەرژەوەندی حکومیت کن ئەv عێراق بێتە قبیلکردن یان نا ئەگە بەرژەوەندی بێتە مەیدانێ ئەو حکم بدەن
اب وضع بردوام بد برجواندین که برجواندین وان ولاتت کو چافدری عراقت کن تێدایە یان نا نخیر چونکە ئەگەر ئەم بین بێ پرسێ باشتر بەحس بکەین بله. دەستوری عێراقی پەسەندکردیەش ئالێ یەکەتی نەتەوەی گرتووە ئایا نەتەوەی یەکگرتو نزانێتن ئەف دەستورێت تێتە پێشێلکردن نزانێتن ئەف بڕیارێت بێ محکەمەی هەمی سیاسینە ما چەندین نمونێت ئیناین پێش کە ئەف محکەمە سیاسەتە هەندێک دەسەڵاتدارە مادەمزانن بۆچی قبیلکەن ئەم جی بێ پرسیاری شوۆندکین مەدەبێت ئەو بێن ببنە حەکەم ئەگەر وان وڵاتی زلهێز gelek cotbêjin me zererêkî mezin ser Iraqê daye me mesrefekî zêde kiriye me xelk daye kuştin her bi xatira wê mandûbûna xwe mefrûz e vê çendeş Iraqê qebûl nekin و eger Iraq nebte dewlet nebte hikûmet hexe helwêstekî dî hebit. بله مامۆستا ئەو بویارێن بێ دماهیە لە کەرکووکێ چێبووین دلێ هەمی کووردا ئێشان بڕاستی ژی یعنی ڤاڵا بێسەبەب ڕژاندنا خینە گەنجێت کورد برینداربوونەوە و ڕێگرتنە ڕێ لە سەردەستێسی هیچل کەسان ژیانە بە هزاران خەڵکی ڕاوەستان پرسیارێن گەلەکێن مازن چێکردن و بەرسڤە گەلک وان پرسیارەژی بێ بەرسڤە و پێشە ڕۆژاوێژی نەدیارە یا کەرکووکێکا دێچلە هێت بەوی دەست و دارێ هەیی کورد چاوە چێتن سەردەریەت گەلوان ئاڵوزیە بکە دناوە کووردا بتایبەت پارتی کورد خودانێت کەرکیکێنە والگەلوێ خودانبوونا کەرکیکێ چ جارە ما خەلکی دی بێ بەهەر نەکریە هەردەم ئەم خوازیاری هەندێنە کەرکووک باژێرێ هەمی وان ملەتانە ئەوێت کوڕەسەن لاف کەرکووکێدا دژین یا دوێ ئەف ڕیدانە سەردەستی خەلکێکێ هاتنە جێبەجێکردن کە نە خەلکی کەرکووکێنە هەمووش دەربەی کەرکووکێ هاتینە دوو نە خەلکی سڤیلە و هەمیە دیتن شاشە تەلەڤیزیۆنێدا هەمی چەک دارن سەر بە میلیشاتێت حەشدا شەعبینە واتە ئەگەر حکومەت دێزەفرمە وێ مەسەلێ ئەگەر حکوومەت هەبێت عێراقێ چێ نابێت وەزعی قبول بەڵام مامۆستا ڕاستیەک هەیە ئالیین کوردیژی بەشێک ژوانیەن و پێکێنەرێن حکوومەتە هەرێما کوردستانێنە هەفبەشن ئەو نەڕین نینە و ئەو بویەرێن لە کەرکووکێ چێبووی خەلکێک کوردێک کەرکووکێ بوو دەبێژنە بە ئاژاوەگێرن ji dervey Kerkûkê înana. Bi vî destûdarî ev pirsa giştî girêdayî pirsa Kurd e yan jî tinê girêdayî partiye? Kerkûk pirsa xelkê Kurdistanê ye neyê partiye û ne hiç hezbekî tinê ye belkû tebaya xelkê Kurdistanê ye. Bûçî wasa tête şirû vekirin? Eve zivir teve bû Kurtbînîna siyasî ladana niştimanî و پاراستنا هەندێک بەرژەوەندێت بەرتەسک ئەگەر هەر کەسێک بچێکی بیر بکتن دێ تێگەهێتن ئەv دژبەریە مەل کەرکووکێ تێتەکردن سەر ئەساسێ نەتەوەییە سەر ئەساسێ نیشتیمانیە ڕێگری پارتی نەوەکو حزبێک تێتەکردن ئەو تێگەهشتینە پارتی ئەو حزبە سیاسیەیە چجا سازشی قبول ناکرد بەلکو ناشتە مەیدانا کڕین و فروتنێ سەر مەسەلەکی نیشتیمان و نەتەوە تێدا بتن. باشە چارە چییە مامۆستا؟ چارە ئەوە ئەم وەکو پارتی دڵگەلوێ ئاراستەی بین کە ئاشتەوایی هەبێت و هەوڵ بدین گەلوان لایەنە دی ئەوێت کوونوکە حکومڕان عێراقێ بگەنەوەی قەنەعەتێ بڤی ڕەنگی عێراق پڕێ بە ناچتن و ئەمێ گەشتن وێ قەنەعەتێ عێراق گەلێک بێهێزە تنێ li diravê peydakirina para da Iraq heye. Eger neş alê Belam wê xalê jî da dijatiya Kurdistanê diket. Belê neş alê emnî ve neş alê hukmraniyê ve neş alê demokratîtê ve neş alê pêkevejiyanê ve çica Iraq wekû dewlet nayete xwendin. Eger hîn dîqet bidin pêwerê dîv dewletî wekû bûvan mesela têne berçav Iraq li dîma hêka lîstê ye. Rast e. Eger tiştek hebidin pareyê lê ye ev pare jî نل برجواندیا خلکی عراقی دا تیتاب کار اینان بو پیدا کردن آجاوی دوبرکیه بو ازیادان خلکی عراقی تیتاب کار اینان باشه ما مستا آخفتنا هوا چیه لسر خو پشاندان دوهین هزاری لدهو که چه بوین لسر دو خالابون یک جوان شرمزار کرنا بویرین لکرکوکه سرکوت کرنا کردان یا دوام جی لسر برینا بو جو موچی لسر خلکی هرما کردستانه جالی حکومت عراقی
جێبەجێ نەکردنەوەوان ڕێککەفتنین کوتگەل حکوومەتە هەرێما کوردستانێت کرد او خو پیشاندانه هلوست نشتیمانی بو هلوست نشتیمان پرورد دبر دهوکی بو بله. هبیا من او هلوستل همی باجر و باجر که کردستان رگ بده تبه چونکه خواست آوان نخواسته که سیاسی بو نخواسته که حزبی بو تنها خواسته جبهه کردن خواست دستوری بو بله. یک آلاش هبو آلا کردستان بو آلا هیچ لاینه که سیاسی نبو بله. او خو پیشاندانه نشانه هنده که خلق کردستان چجارات برانبری هر فشاره که ولات پارێزیە بجێنا هێرێت ئەو کەس خۆپیشاندانیان وسا دێشێن ڕێرە و ئاراستەکی ڤەکیان یان تشتێکی بگۆهارن تأكيد أبا مسألة معنوية مسألة هلوسة جماهيرية يعني بيجده همي خلقه أم ملتكين هينا ولازم وجود ما بيت ناسين الوان شارچوبيت أفرود بيجن دستور حكم سردد هيفيا من أوا أب هلوستال همي باجرديت كردستان چەندبارە بتەبە gelek spas mamosta Arif Rojdi endamê desta kargiriya civata têk û şerên partî tu gelek xêratî serçavêt min سپاس بۆ ئەو سەرکەفتی بن serçavêt هەر بژین